لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دەکەین. پرسیار ڕستەی میوانەکانم دەکەم و دەپرسم حکوومەتی ڕزگاری نیشتیمانی چییە؟ ئەو بریتینیە لە حکوومەتێکی ئینتیقالی فەراغێکی یاسایی دروست بوو یان حکوومەتێکی کاتی پێکوێندرێت. ئەوە حکوومەتێکە بۆ ڕزگارکردن لەو چەق بەستوویە سیاسی لەو قەیران و مەشاکیل و گرفتانەی کە تێکەوتوت. بەستەکە نەکۆ دەتا و لە هیچ شتێکی لەو بابەتەیە ئێمە ئەمانەوێت ئەم دۆخە نالەبارەی کە ڕوبەڕووی میلەتەکەمان بۆتەوە خەڵکی هەرێمی کوردستان بە کەمترین زیان لێ دەربچین. کۆبوونەوە و کۆکردنەوەی هەموو توانا و هێزە مادی و معنەویەکانی وڵاتە لە پێناو ڕزگارکردنی بەرژەوەندی گشتی کۆمەڵگەیە. پێویستمان پەرلەمانێکە و مۆسەیەکی شەرعی ئەم وڵاتە کە ئەبێ بڕیار لەسەر چارەنووسی ئەم میلەتە با کە ئەویش بریتیە لە دروستکردنی ئەم حکوومەتە ئینتیقالیە. بەرنامەی پرد ئەم شەو کاتژمێر 7 بە کاتی هەولێر.